خۆشەویستانی کورسان نیوز سڵاوتان لێبێ. مێژووی کورد ڕۆژگارەکانی مێژووی کورد پڕێتی لە نەهامەتی و تراژیدیا. دوژمنانی کورد لە هەر چوار پارچە لەکوێ زوڵانەوەیەکی کوردی سەرهەڵدانێکی کوردی مرۆڤی کوردیان بووینی بێت بە هەموو چەکێک دژی وەستاونەتەوە. قۆناغەکانی مێژووی کورد لە جینۆسایدەوە بۆ شیمیاباران و بۆ تاقیکردنەوەی چەکە قەدەغە کراوەکان سەلمێنەری ئەو دڕندایەتی دوژمنانی گەلی کووردە، بەڵام کورد هەمیشە بە سەربەرزی و بە زیندوێتی ماوەتەوە. ئەمڕۆ لێرەی لە ناحەی بالیسان لە بەرنمەیەکی تایبەتی پانۆرامادا ئەمانەوێ باز لە 39 ساڵی شیمیابارانی بالیسان و شێخوەسان و دەوروبەری بکەین. ئەم ناوچەیە ناوچەیەکی خەباجێڕە، کەڵەپیاوی گەورە و کەڵەژنی گەورەی دێت تێدا هەڵکەوتووە کە تێیدا خەباتی گەورەیان کردو بۆ کوردایەتی. بەڵام وێڕای کیمیابارانکردن ناوچەکە لە دوای 39 ساڵ هێشتا بریندارەکانی چەشی کیمیایی و هێشتا بە ئازارەکانی خۆیانەوە دەناڵێنن. ئێمە هاتوین لە دوای 39 ساڵ کامە بەڕاستی بۆ من وەک ڕۆژنامەن و زۆر جێ ئەسەفا هاتوین جارێکی دیکە پەیامی ئەوان لە ڕێگەی خۆیانەوە و لە ڕێگەی ئەو بەڕێزانەی کە لە بەرنمەکە بەشدارن بگەێنین بۆی بتواندرێت دەرگایەکی تر لەسەر ئەوان بکرێتەوە و کەمێک لە ئازارەکانیان ساڕژ بکرێت. جا چ لە ڕووی چارەسەری بریندارەکان بێ یاخود چ لە ڕووی خزمەتگوزاری ناوچەکە بێ کە گرفتاری کۆمەڵێک بابەتی یان خزمەتگوزاری زۆر سەرەتایی. من پێشەوەی میوانەکانم بە هەر لێک لە بەڕێزان کاک شاخەوان سکتانی بەڕێوبەری ناحێ و کاک مەلا هەندرێن بالیسانی چالاکوان و هەرمامۆستا ئەدیبە چالاکوانی بواری جینۆساید و کاک عەلی بەرکەوتووی چەکی شیمیایی لەگەڵ ئەوان گفتوگویەک تێروتەسەلەکەم، بەڵام ئەو ئازیز و خۆشەویستانش کە لێرن کاکشیمان لێرەیە کە لە دۆخێکی تەندروستی خراپدایە ئەوە توانێت لە بەشێکی بەرنمەکە من بەرنمەکە بەو دەست پێکەین. کاکشیمال سەلامەت بی ئینشاڵڵا ئەگەر تۆ پەیامێک بگێنی لە سەرەتای بەرنمەکەەوە کاک نەجات ئەگەر هاوکاری بکەین مایکەی لێ نزیکەی مەمنونە بم. ئێوە بەخێر بن داوای لێ برد نەکەین کە سەرماشتانە بێ ببورن. من وەکو بەرکەوتە شیمیایی گوندی شێخوەسان ساری 1970 یعنی ژیانم گوڵ لە خراپە بووچەکە سێکانم تاو لە دەستداوە چاوم لە دەستداوە، یعنی ناتوانم بێستراحەت بنم، یعنی ئەگەر بەشا بە تاپەتی شەوان خەوم نییە ئۆکسجینە دەبێت بەردەوام بەکار بەردەوام دەبێ بۆ زیم لەگەدابی ئەگە بچنە سەفر هەر شوێنی بچم دەبێ ناو سام لەگەدابی لە مارێشم کاربای هەیە دەبێ معدەل بەکاربین هەتا لۆ نووسنیش دەبێ بەکاری بێنم هەتا ئەگە سێ بالیفاندان لێم ناتوانم پاردەمەوە نووسنیم دایان لەستەنی شتێ لەسەر بالیفان دەبوو چ بکرێ و چی نەکراوە کاکشیمال مەسەلا وەڵی وەکو پێویستی سنوو نەکرایەوە دەبا حکوومەتی هەرێم ئاورش تەواوی لە گوندی شێخوەسانان دەوری بەریدا بەکە شیمیادار مەتایبەتی چونکە هیچ وەکو پێویست نەکرایە دایم یعنی دەبی دەبووە ڕەوانی دەوڵەتان کرابان کە لەکە چارەسەرەکرین یان کەسێ لێرە ڕوانی ئێران یان وڵاتی چکە کرابێ من بە خۆ پێندا چ مێرانی بەس حسابی خۆت نە حسابی وزارەت شەیدان بەڵێ بەس هیچ ئیسیفادەم لێ نەکردیەوە ناوەڵڵا ئەو عیلاجان لێرە بۆ خۆم لە عیادەکان دەکڕم لەوان باشتر بوو. داواکاری چیە لە 39 ساڵی کیمیابارانی وەڵی داواکان حکوومەتی هەرێم کە ئاوڕشتی زدی لە ئەوەن قەیباتەوە نعی بالیسانی و شێخوەسانان گوندەکانی دەوروبەری کە وەکو پێویستی شانەکرای بە تایبەتی یعنی ئەوانەی ئەو چەکەی لە بەکاراتوە. بەڵێ سپاس دەکەم کاکشیمال دوایە گەر هاوکاری بکەم چی تۆ ناو سیارە بۆی کاک نەجات ئەگەر جەنابەت ئەو برادەرانە قسەی بکەن فەرموون. نا سپاس دەکەم من سپاس دەکەم بەڵێ زۆر سپاس کاک زانا خۆشحاڵین باوەشە بێ کاکاروان. من یەک پەیامم هەیە ئەویش ئەوەیە زیاتر دەمێ ئەو کەسانەی کە منعەکەیان بڕایە کە برینداری چەکی کیمیاوین لێرانە ئەوانە زیاتر حەزم لێ قسە بکەن لەبەرەوەی بەڕاستی خەڵکەکی مەزلومی لێرانە ئێستا ئەو فترەیە کە هاتین ئێرانە هەستەکەم لەبەر کۆخێ ناتوان یعنی نیو سعاتی تر لێرە دانیشن لۆی حەزم لێ ئەوانەی منعەکەیان بڕایە ئەوانەی کە برینداری کیمیاوینی وەزعیان خراپە ئەوانە زیاتر جەنابەت دەستنیشانەکە قسەکات ئەو مایکە لە خزمەتیاندایە. وەڵا جا کاک حاجی سەلام فەرموو جەنابەتیەکە لە بریندارانی کیمیاوی و هەم بابە شەهید هەم خێزانی شەهید هەم بەخۆشی برینداری کیمیاوی
بەداخەوە توانێت ئێستا سەر پێ فەرموو من بەرکەرتووی 2000 سەر چیمیاییمە بەڵێ لە ساری 1970 لە ساری 1970 2000 چیمیای لە بەرسان داوە لە 1970 کە لێی داوە من خەڵکەکی زۆر بریندار و شەهید بوو بەڵێ ئێمە مەزموعەک ماینەوە ئەو وەختە لە بالیستان بوو یان لە شێخ ئەو تاتی من لە بالیستان بوو بەڵێ ئەو کاتە ئامادە نەبووم تەسمیمی لە حکومەتی بوومەوە لە بالیستانێ مامەوە وڵا بەتەنیا لە مەزموعە پێشمەرگەشی لێبووم بەتەنیا لە بالیستانێ مامەوە کە لە بالیستانێ مامەوە ئەمە مەزموعەک ماینەوە تقریبا سارێک کەمتر پێچوو هەندێک کەپرمان دروست کرد وەکو پێشمەرگە کەپرمان دروست کرد مار و خێزانەکانمان کە وەزعەکە بکە من بۆەوە هینانمەوە هاتینەوە ئێرە کاتینو ئێرە من بەخۆ مارومدار هاتمەوە و شەهید زەفحەت لەگە مارومداریدا و مەزموعەم بەرێ ئەمە ئەو دوومارە لە بالیستان ماینەوە سوێکی هەفتی هەشتا دووبارە چیمیایی لێداوە لە بالیستان من 2000 بریندار بووم من خێزان و کوڕەکەم شەهید بوو شەهید زەفحەت بخۆ بە خێزانی مندارەکان شەهید بوو بابی کاک مەلا هەندرێنی بەرێ ما بەرکەوتووی سەر چیمیایی 2000 من لە من ڕزگار بوو کاکی تۆرزیان لێرە بوو کاتی خۆی ئەو منی تەداوی کرد من ئاگام لە خۆنەوە بوو چاوم هیچی نادیت کۆرە بووم بەڕاستی ئێستا 2000 چینە لە ژنەی لەژارێ ئەنگۆ بەرکەوتوی سەر چیمیایی حسابی بۆ مە نەکردیا بەرێ ئەمە بەرکەوتە نەبووین على ئەساس ژنەچیانانە نازانین سلکتۆرەکن حسابی هیچ بریندارەنان ناکە یعنی حسابی هیچ حسابی بۆ خەڵکەی نەکرد بەڕاستی یعنی زۆر غەدریان لەو خەڵکەی کرد خەڵکی بالیستان و شێخۆسەنان داواکاری پەیامەت چییە وڵای داواکاری من حەکەی ئەو بریندارانە بێتەوە چارەسەری ئەو بریندارەکەم بەشی دەرمانەوەوانە یعنی بدرێتەوە ئەو خەڵکێ بەڕاستی خەڵکە چارەسەر بکرێ خەڵکە من حەکەی بۆ گەڕێتەوە یعنی من چێوها نەبوو یعنی خەڵک بەڕاستی ئەو من حەم بڕێ حکومەت پێویستی بە هەمووی 600 کەس بوو یعنی پێویستان بەرە پارەی نەبوو یعنی من حی ئەو خەڵکەی ببڕن خەڵکە بەڕاستی زۆر ینی ئێستا بەخۆم یەک ڕۆژ قالم تەواو نیە بەڕاستی بەخوا یەک ڕۆژ قالم تەواو نیە ئەتا دەنوم بە زەبری حەبی دەنوم بەخوای بە زەبری حەبی دەخەوم لێ ناکەوی لە لیژنە دەرنچ ئەرەوەڵە ئیزا من حەقیان بڕیەوە زۆر باش چیتر لە دوای خاتونەکان دایکەکان فەرموو خاتون دێمەلات بەڵێ فەرموو مایکت نزیکە خاتون خوشی من مایکت بەرزکە بەنای خی گەورە میرەوان سەرتا دەست خۆشتان لەکەین لە بۆ ئەو فرسەتێک کە بتوانن پەیامی ئێمە خەڵکی بەشخورا و کارە سادی و لەو ناوچێ بەسەرەکەنەوە منۆکو بخۆم خەڵکی گوندی شێخۆسانانم لەبەر ئەوەی کە سوکارم هەمووی قوربانیە لەو کارە ساتەی زۆر لە ناو دۆسیای شەهیدان و لیژنە و بریندارانی چیمیایی ئەوانە بوومە بەڕێزانە زۆریان لێرەنەکە من حەکەیان بڕایە بە زۆرانی تر هەنە کە برینەکەیان زۆر سەختە تا ئێستا کە هەر هیچ من حەچیان وەرنەگرتی هەر بە ژیانیان هەیە بە تاکید هەیە بخۆم یەکم لەو ئەوی کە ئەو بەشێک کە بەشە چکەم لە بنەماڵەکەمان ماینە هەتا ئێستا هیچمان من حەمان لە بۆ دەرچوە نە چارە سەر کرایە نە پشکنینی پێویستمان لەوە کرایە ئێستا بخۆم سێ کەسی یعنی پلە یەک نزیکم هەیە شەهید لە بنەماڵەکەی خۆم هەتا ئێستا کە بارز قبول نەکراینە یعنی لێرە عائیلە هەیە بەداخەوە کە شەهید بووە و لەگەڵی ماویتەوە بەڵێ ئەو بوو باست کرد بەڵێ نەنکو بەڵێ هەتا ئێستا یعنی معقول نییە شەهید هەبی وارس قبول نکاتن وارسی نەبی هەنی بنەماڵم شەهیدە وارسمان نیە هەموو ئەوەی شەهیدی سەنگەریشمان هەیە ئەوەکو خۆم تاوان ئەو معاناتی من نیە زۆربەی خەڵکی ئەو ناوچەیە یەک خاڵەوەی کە ئەوانێک کە هەلە بۆیان دەرنەچوە دوو لەو کەسانی کە لە بۆیان دەرچە ئەم بەخۆم سەردانی لیژنەکانم کردی و چویمە و ئاگادار بوویمە لە نزیکەوە شخصی وام دیتیا برینی زۆر سەخت بووە هەن بەخۆم ئەو کەسانم لە نزیکەوە دیتیا هەموو شەم کردینە قسەم لەگەڵ کردینە برینەکەیان زۆر سەخت بووە هەموو ئەو کاریگەریانەی کە لە دوای چەشی چیمیایی بەجێ ئەمینێتن زۆری نیانی تێدا بوو هەر لە چاو لە پێست و لە نەفەس و ینی بەخۆی کاریگەری سەرچی لەسەر ئەو سێ نەخۆشەی بەکار ینی بە جدی دیارە هەر سێ کاریگەریەکەن
هەرسێ کاریگەری بە تەواوی لەسەر بووە کەچی 125 و چلیان لە بۆ دانایە ئەوە خاڵەتی کەش ئەو وەکو خزمەت گوزاری ئەوە دەربارەی گوزاری لێرە چۆنە لە دوای خزمەت گوزاری گەورەین هیچ نەکرا بە ئینسافیا ئەگە بڵێن هەموو شتەکرا ئەوەش هەر ڕاست نییە دەتوانین برێن ئاڕی لێ درایتەوە بەس یەک خاڵ هەیە ئێستا ئەو منتیقەی بالیسانی ئێرە وەکو ناحیا چەندین جار کەیتە بەر شاڵاوی ئەو هێرشانە گوندی شێخ خۆسانە نیشکە منتیقەشی گچکێ ئەویش بە هەمان شێوە قوربانی زۆر ینی جیاوازی نەکرێتن ئێستا بەداخەوە لەو ماوەی هەندێک خزمەت گوزاری بوون لە بۆ گوندەکەیوان کرا لەوە بالیسای نەکرا بەعزەشتی دەبینین لەوە بەیانی ئێرە بەگشتی قوربانی دەیە هەمووی یان شەهیدی هەیە یان ئەنفالی هەیە یان خۆی بریندارە یان ئەگە بکرێ بە چاوەچی دادگەرانە ئەو شتانێک کە ئەکرێت لە بۆ هەموو ناوچەکان بکرێتن زۆر سپاسانەکەین دەستان خۆشبین ئەو چێ قسە دەکات لە پشتەوە بۆی مایکە فەرمونون بەڵێ کاک عەلی وەڵام دێوە خۆی خربم ئەوەکانم کردبوو لۆی ناوەکان زۆر کاتی نەگرین مشکلە نیە بە قسەی خۆیان بکەن سەبا بکەن بەرهەمانەکەوێت زیاترم لەوەی کە لە لیژنەکان بووینە بریندارەکان بووینە ئەوانش دەستبەتیان پێ ئەو کاکەی تێدا قسە بکە فەرموو کاک بەشداریش تێدا بڵێ کە عەبدوڵایە نەجیبە خانە سیوەیلا خانە کە عاد سەلام بوو کاک ئەیوب کاک ئازاد ئەوانە هەرێکە و لەبەرەی قسە بکەم بۆی دووبارە بوونەوە ئەو برادرانە شوێنەری گوندەکانن ئەوانش مەجانیان بدرێت کاک بەشدار فەرموو سپاس خراپتانەکەم من سپاسیەوە دەکەم بەناوی بنیدارانی چمیایی شێخۆسانان و بالیستان هەمووی قسەکەین بەڵێ ئێمە پێشەچی یعنی پرسیارمان بۆ هەرسەرچ حکوومەت و وەزیری شەهیدان و وەزیری تەندروستیە بەڵا تایبەتی ئەو سەیە سەرچینە بەڵێ ئەوانە چەند جار بریندارم هەبوو بە خۆیان ناردیە ئێران سێ جاری نردیە ئێستا ئەڵێ کاکە تۆ بریندار چمیایی نی و ڕێژەکە سفرە بۆ خۆیان نردویانە بە خۆیان نردو حکوومەت نردوێتی لە حسابی حکوومەت نردوێتی بەڵێ حکوومەت نردوێتی بەڵێ ئەو کێشانەمان گەلە زۆرە برەی لەو بابەتانە چێکەیە کاک عەلی بڵێ نەجی بەخان ئەو یا ئەوانەی کە نزیکن لەوێ مایکیان لێ نزیکە کاک بە فەرموو نەجی بەخان فەرموو نەجی بەخان ئەو مایکەی وەرگرە ئەگەر نزیک بێ نزیکەوە بۆی دەنگت باش بڕوا پێشەکی بەخێر بن سەر چاوان ئامادەبوون و لۆمە جێگای شانازەیە لە خزمەت ئەوەی نانە خەمخۆری ئێمە هاواری ئێمەوە هاتین دەستخۆشی و لێ ئەەکەم بەخێر بن سەر چاوان واللهی جاوەکو ئاور لێدانەوە نارم ئاور نێنەدرایتەوە بەرام وەکو پێویست نییە وەکە چی ئەو چیجای گوتی وەکو پێویست نییە ئیوە هەیە معاشی بڕایە بەرکەوتی چمیاشە ئیوە هەیە کە تێدانە بۆ معاشی هەیە یعنی من پێم خۆش ئەم کەسەکایبی لەبەر هەنە تایرە و تۆپی لێ درا لە گوندەکەی درایە حیلاجی نەکرایە بەس ئەوەش هەندە پێم خۆش ئەوانی زۆر بریندارن ئەوانی زۆر زامدارن زیاتر من بالاکتانوێ بدرێ و نەوەک ئەوەی هیچی بەسەر نهاتبی و خزمەت گوزاری من نارم هیچ نەکرا هەندێک جادە و بان و هەندێک معاشی چمیاداران بڕایتەوە و بەس یعنی وەک پێویست نییە ئەمە چەند چونیە تاران ئێستا چیژمە لاو لێرێ ئەوڕۆ ڕەجام لێکرد گوتم مەرە ئێرە تااقەتی نەبوو بێ ئاوی لە چاوی چکناوی چاوی ڕزیە لە بە ترامپە سۆریش شەڕ لە ترامپە سۆری و شەڕی خەملە و کوردانە چیزەکەمدان نتوانین بتە تاران حیلاجشی لە تارانە لەکەم ئستەفای نادری لێرە چارەسەری لۆ ناکرێن نە ئیمکاناتی هەیە بە خۆ بڕوا وەچریکەش ڕەمان ناکرێ ئەجە پێم خۆش ئەوانی کە وەزیان زۆر خراپە ئاگان لێبن ئاناتیان باش بکەن دریان خۆشکەن کە سوکاری شەهیدان یعنی ئەگەر ئەو ڕۆنگۆ هاتی نەکەمە دریمە خۆشەبی شازدەی چار ڕێک و پێک یادەکە بکرێتەوە بە یەک دەنگ و بە یەک ڕنگ دری خامن شەهیدان خۆشەبی دیکە سوکاری شەهیدان ئاسوودابی بزانە چێ مستحقە چێ مستحقنیە بەڕاستی نارم هیچ نەکرا بەرا وەکو پێویست نییە ئەم بەخۆ خاوەنی چار شەهیدم لە مارە خۆ یعنی هەموو بەرێ شێخۆچی شێخۆسانانم هەموو شەهیدی کوردستانش بە خۆم ئەزانم بە تایبەتی شێخۆسان و بالیستان پێم خۆشە ئەوی عیلاجی نەکرا عیلاجی بکرێ ئەوی منعی بڕا لۆی بگەڕێتەوە ئەجا لە هەموو ڕوەچی چونکە ئەمە هەر نەخۆشی چیمیابەرانی نین ئەمە لە ڕووی دەستەی لە ڕووی دەرونی حاناتن خراپە حیلاتن ئۆتی 2023 ڕێزم هێ لە هەموو کەناڵێکی ئەم دەتی 2023 هاوارەکەم کاکە خەستەخانێک بکرێتەوە بێ بەرامبەر یعنی لە ئەوانەی کە چمیادارن ئەوانەی زامدارن حیلاجیان بکرێ حیلاج گرانە وەینە 400,000 چمیادارانی وەرەگنەمە دوو هەندێک لە عیب عیلاج دەدەن و عیلاجن بەقەوتن حیلاجن ئەوە نییە
ئەوە مەحاناتی مە ئەوەیە مەحاناتی سەلامەتی بێتە پەیامێک و دەنگتان گۆش بەخێر بن سەر چاوم ڕێز و پاسەکەم بن سەر چاوم مام عەبدوڵڵا هەر ئەو نەتوانی قسەکردن ئەگەر هەستە سەر پێکە وەڵا ببورە گەرمایکت بەستراو باش خەجاڵەتم ببورە مەجالی هەمان فەرموو بەخێر بێن کورسات بۆ منتیقەی دۆڵی بالیسان کاکزانە پێم وایە ئیشارەتت پێدا منتیقەکە بەعام مزعی بووە هەر ئەوە نییە برێن بە چیمیایەکەی یعنی هەموو دەبێت لانکەی شۆڕەش و قوربانی دام بووە بەڕاستی پێم وایە دوای 39 ساڵ ئەیبێکی گەورەیە ئەمە داواکاریمان هەبی لە حکومڕانی دوای 39 ساڵ بەس بارحاڵ ئەمە ئەو حکوومەتە ئەمن وەکو خۆم ڕێی خۆمە حکوومەتێکی کەڕ و لاڵ و کوێرە بەرامبەر بە منتیقەی بالیستان دوای 39 ساڵ کە سوکاری شەهیدان و قوربانیانی ئەو چەکە معاناتیان هەبی یەک ئیمتیازاتمان ئەوە ئیمتیازاتێکی زۆر نەبوو لە ئاست ئەو تموح و ئەو قوربانیدانی ئەو خەڵکەی نەبوو 400,000مان من حەبوو بە ناوی چاکسازی ئەویشیان لێ بڕینە ئەمن ئێستا دووسێ داواکاریم یەکیان ئەوێ بەڕاستی ئاوڕێک لە منتیقەکەی بدەن وەکو خزمەت گوزاری لەو بەرکەوتانەی ئەو چەکەی چیمیایی لە کە سوکاری شەهیدان ئەوە یەکیان دوو خەڵکانێکمان هەیە تا ئێستا بەرکەوتەی ئەو چەکەیەوە زۆر خراپیشەوەزی تا ئێستا فەحسێکی بۆ نەکراوە من حەکەشی بۆ نەبڕایتەوە ئەمانە بدەنەوە لێژنەی و داواکاری دیکەمان ئەوێ بەڕاستی ئەمن وەکو خۆم پێم ناخۆش نییە 400,000 بوڵڵی با بۆی بکاتە ملیۆنێک بەس با لەسەر حسابی بەرکەوتەی چە چیمیایی بەڕاستی لستەکەی ئێمە باپاکەنەوە قبولمانە چیزی کە کەس لە حسابی بەرکەوتوانی چە چیمیایی بەڕاستی هیچی پێ بدرێ با وەکو خۆی مشکلەمان نییە وەڵڵی لە باتی 400,000 بە 800,000 بۆ بڕێت و بەرەم با لەو لستەی مەدانەوی چووکە جاشی تێدێ ئەو لستانی ئێمە عیبە جاش لە لیستی بەرکەوتوانی زۆر سپاس دەست خۆش کاک عەبدوڵڵا با عەبدوڵ با کەیف دێ عەبدوڵ با ئەوە لابی نزیک بیلێت هە لە شوێنی سەرەتا بەخێر بێن سپاس دەکەم بەخێراتنی ئەو میوانانە هەمووانەکەین بەخێر بێن ئەمن داواکارێکی تایبەتم هەیە کاکزانە ئەمن هەموو قەلبم ئازارە هەموو قەلبم برینە ئازاری من وەکو هەندێک کەس نییە هەر کەسە داواکاریێکی هەیە داواکاری من تایبەتە ئەگەر نەیبڕن سوپاسانەکەم ئەگەر نەیبڕن لێتان مەمنونم ئەمن پیاوێکم هەموو ماندووبوون و خۆ هەموو تەمەنی خۆم لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان سەر کردیە باسی حکومەت و پارتی ناکەن بەرەو شتێک نییە بە ناوی حکومەتی پارتیە لێرە ئاوا بە حکومەت حیساب لێرە ناکە حیساب لە سنووری من ناکە ئاوم جیاوازە خاک و ئاو سیاست و هەموو شتم جیاوازە گوێ لەم بەڕا ناگری ئەو حیزبەی کە ئەمن کە ئەزیەتی دایمە لێی دایمە گرتیمی بەدیلژی دایمە ئەمن ئەو حیزبەی بە کورد نازانم بەس داوا لە چیەکەم سەرەتا کە ئارێم قسەکانم نەبڕن ئەمن پار بە شایدی دوو ئەندامی سەرکردایەتی کاک ئارێز کاک خدر مستەفا ئەو برادرانش لێرەنا ئەمن یەکەم لە بەرکەوتوانی سەر چیمیاوی هەموو دۆڵی بالیسانی ئەزانی عەولا سۆفی یان عەولا چیمیاوی عەبدوڵڵا شەخوەسانی ئەمن چووی مێرانێک بەرکەوتەمە و کۆرە بوویمە و 3 مانگ لە تارانی مایمە و بابم ئەنفالە 3 برام بەحایلە و ئەنفالن منداڵەکانیانەوە یعنی شەهیدی دەرڕەخەم یەک ئەم 4 شەهیدم هەیە بەخۆش شەهیدی زیندوم سیەکانم سەتان 48 ئیشیاکەن ئێستا پشین تەنگە قسەما بۆ ناکرێن ئەمن پار ئەو کاتانە لێرە داوایەکەم لە کاقوباتی کرد بۆ ئەمن ئەگەر لە سایەکێتی دنیا منە بە قیامەتیشم نابی کە خوارم پێنەکە ئەمن داوا لە کاقوباتەکەم داوای تەکلیفێکی بسکۆلانم لێ کرد پار لێرە وعدیدا عریزەتیشمدا دەستیت ڕسمێکیشم لەگەر گرت کەسی نەیکرد بەس لێرە پێی دەرێم ئەو جارە داواکاریەکەشم ئەو بدا یەک نەقری پێشمەرگەیەکم لێکرد نەیکرد بەس ئەو سار پێی دەرێم پێشم کوڕێکم هەیە خەلیزی قانونە لێی مەمنونم بابی کاتر خاتری ئەو کە سوکاری شەهیدانەی من و خاتری ماندیبوون و خەباتی من ئەو کوڕم بۆ تەعینکە ئێستا تەماتان دەفرۆشی هیچ داواکاریش کەم نییە داواکاریشم لەو حیزبەی خۆم هەیە لەبەر لێی
بەسەر ماڵوێران بووی ماندوو بوویمە تەسخیم دەیە حەقی خۆتە ماوەڵە دەست خۆش بی و نایبڕن ئەوە ئەگەر تۆزێک لەگەڵمان بێنەوە با بچینە لای ئەو بەڕێزانش ئەوان سپاسانەکەم دووبارە بەخێر بێت دێمە لای ئەوە حاکم شاخەوان بەڕێز بەڕێوەبەری ناحەوی تۆ چه احساسێکت هەیە کە بەڕێوەبەری ناحەی بالیسانی کە ئەو کارەساتە گەورە بەسەر شێخ وەسان و بالیسان و دەوروبەریات سەرەتا بە ناوی خوای گەورە میهرەبان سەری ڕێزدا دەنێوین بۆ ئەم شەهیدانە و سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری گەلەکەمان من شەرەفمەندم بەڕاستی کە لەو مودەکەمەی ئەرچی خزمەتکردنی هەم سنوورێکی شۆڕژگێر هەم خەڵکێکی شۆڕژگێر هەم خەڵکێکی ماندوی ڕێگای کوردایەتی من لەو مودەکەمی هاتیم بە شایەدی ئەوانەی لێرەنە بەڕاستی ئەوەی پێم کرابی هەوڵی خۆم داوە شتی باشی نراوە و ئیشیشمان کردیە بەشی زۆری مشکیلەی ئەم بەرکەوتانە لە ماوەی ڕابردوو کە هەیەیان بۆ بەڕاستی ڕێژەکەی بووە بەنمونە کە حاجی سەلام کە بە تایبەت لەگەڵ خۆم بردیتم لای وەزیری سەحا کە منداڵەکەی و خێزانەکەی بۆ خۆی ناشتیتی بەڵام لە لیژنە دەرنەچووە یعنی بە تایبەت و بە تاکتاک ئەوی پێم کرابی ئیشم کردێ بە شێوێکی ئامی بەڵێ ئاگدارم هەتا بۆ نونە کچەکەی دایان نەجیبە بەڵێ وەزی زۆر خراپە لە ڕووی مادی وەزی خراپە لەوەش ئاگدارم و هەوڵم دەیە کاکشیمان لێرە بووە لەسەر ئەرچی خۆم بەردەوام ئۆکسزیینی پێویستە کارەبان بۆ دابین کردێ پێش ئەوەی کارەبا بێتن بە شێوەیەکی عامیش کە چمان کردێ بەڕاستی دەمەوێ هەمووەکو خەبەرێکی خۆش بیان دەینەیە بەڵام بە تەنیا هی من نەبووە لە مامۆستا هەندرێن و کە علی ئەوەی لێرێ هەوڵیدایە بەڕاستی دەمەوێت سوپاسش تایبەتی جەنابی کاقوبات بکەم کە ڕێژەکەی لە 140 بۆ هیناوینە 105 بڵێ ئەمە ئێستا یعنی ئەگەر بەپێی ئەوەی کێسا کتابەکەش تەوا بۆ لە ئەنجومەنی وەزیران لەم 1-2 هەفتەیە دەست بە لیژنەکە دەکرێتەوە کە حادی سەلام کە 125 بە منحەی خۆی شاد دەبێتن فلان کەس ڕێژەی 130 بەڵێ هەروە ئەوە دەوێت بەڵام پێشتر وان نەبووە بەنمونە ئێستا یەک لە خاتوونەکانمان لێرە کە دایکی وەفاتی کردە لە چمیا بارانەکە و شەهید بووە شەو ڕۆژێک لەبەر مەمچی دایکی بووە کەچی لە لیژنەکە دەرنەچووە یعنی کەکویانە بەرکەوتنی لە فەحسەکە عەبدوڵڵا بۆ خۆی باز دەکات مەسەلەن ئەوش دەرنەچوە لە لیژنەکە پێشتر بەسەم چارە دەرنە ئەو دەرچووە بەڵام کۆمەڵە خەڵکیمان دەرنەچووە دە سەبارەت بە قسەکەی کاک تۆفیق ماوەسەزانان پێم خۆشە هەمویان بیزانن من کە لەو مودەکەمەی هاتم دەست بەکار بوو وەزارەتی شەهیدان لیژنەی دروست کرد من سەرۆکی لیژنەکەم بۆ تەسویەکردنی ئایا چێ مستحقە چێ نامستحق لە ناو لیژنەی لە 5500 کەس ئەمە ئەوەی کردیتمان بەڕاستی لە یەک ناوی مەسئولم هەتا ئاخیر ناو لە سەردەمی خۆم ئێستا نزیکەی 1000 کەسمان هەیە ئەو 1000 کەسە دەچێتەوە لیژنە ئی هەموو گوندەکانی تێدایە هەمووشانە سەو ڕێژەکەمەی کە ئێستا هاتوتە خوارێ تێیدا مستەفید دەبن ئەوەی کاک تۆفیق دەڵێ بەڵێ ئەوەیم بیستیت وزانیتم خەڵکی نامستحقی تێدا بووە بەڵام سوپاس بۆ خوای کە ئەمن لیژنەکە زۆر بە پاچی بەڕێمان کردی و برادرانی زۆر ئەندام بوون لە لیژنەکە ئەومان کۆتایی پێهینەوە ئەوەکەی دەچێتە بار جێبەجێکردنەوەی کە لە ئەوە تەواو بووە بەڕاستی هەرتۆ وەزارەتی شەهیدانی سوپاسی وەزیری شەهیدان و کاک ئەحمەدی مامڕەسوو و برادرانیش دەکەم لەو مودەکەمەی دەستنەوە لیژنەی و دەست بە لیژنەکە دەکرێتن ئەمە لەلایەک لە ڕووی خزمەت گوزاری بەڕاستی ئەمەوەی لە حکومت پێمان کرابی کردیتمان لە پێش خۆم ناڵم هیچ نەکرایە بەڵێ کرایە بەڵام لە ئاس قوربانیدان و خەڵکە دڵسۆزەکەی ئێرەنیە ئەبوو شتی زیاتریان بۆ بکرێت چونکە تاکە شت کە دەبێتە دڵنەوەی ئەوانە بەڕاستی خزمەت گوزاریە بۆیان بهێندرێتن ئەو معاناتانی کە هەیەە وەکو بەرکەوتە لە ڕووی سەحی ئەو شتانە بۆیان جێبەجێ بکرێتن ئەمە خۆشبەختانە کە حیزبەکەمان من نوێنێری یەکێتی نیشتیمانی کوردستانم بەڵام بەبێ جیاوازی ئیشم کردیە هەتا ئەو ڕۆژ بۆنەیەکمان هەبوو یادی چیمیاباران بەڕاستی من هەوڵم داوا بۆنەکە بکرێتە بۆنەیەکی نیشتیمانی ئی هەموو گەلی کورد بێتن هەموو حیزبەکانەوە ئەمە ئەومان دەرهیناوە لەو بابەتە و خەڵکیش بەڕاستی هاوکارم بووە لەو مۆزوعی و زۆریشان پێخۆش بووە شتێکی تر هەیە کە باسی بکەم سەبارەت بە جەنابی کاقوبات لە ماوەی ئەو مودەکەمەی لێرەمە من دووبارە دەمێت سوپاسش تایبەتی جەنابی بکەم سوپاسش تایبەتی لێپرسراوی نووسنگەکەی ژوانخان بکەم لەو مودەکەمە کە یەکێتی حیزبی شەهیدانە بەڵێ بەکردەوە سەلماندویەتی پرۆژەیەکمان هەبوو خانی شەهیدان هیچ کەسێک زستانە نەیتوانیەوە بچێتە ناو خانوەکەی خۆی کە هەتا چۆچی دەکەوتە قوڕ بەڵام نزیکەی ملیارێک دینار لەسەر بودجەی یەکێتی نیشتیمانی بە فەرمانی جەنابی کاقوبات هاتۆ کۆڵانەکان هەموو کۆنکرێت کرا و زۆر باش بووە چەندین شتی باشتریش کراوە هۆڵی شەید مەلا نەزم نۆژەن کراوەتە لەسەر فەرمانی جەنابیان
بە تەمای ئێستا هۆڵی بۆکسینگ بۆ گەنجانی ئێرە دروست دەکەین کە هەمویان کەسوکاری ئەم شەهیدانن کەماون وا لە جێبەجێکردندا بۆ نەساحەی تۆپانێ لەو سەردانێکی سەفەری کاقوبات کاتو ئێرە هەمویان کراوە هەمووشان چونەتە بواری جێبەجێکردن هەمووشان دەزانن ئێرە سەر بە هەولێرە سەر بە قەزای شەقڵاوێ پارێزگای هەولێر ئەوەش گرفتی بۆ دروست نەکردوون مەسەڵەن ئەو بەڕاستی من سەردەمی خۆم کە هاتووم لە ماوەی ڕابردوو بە کە خەڵک باز دەکا دەڵێن فەرق و جیاوازی کراوە بەڵام سەردەمی خۆم کە هاتیم بە حکمیەوەی کە من بەڕاستی نیەتم وایە خزمەتی خەڵک بکەم دەرگای زەرد و سەوز و شین لای من نییە گرنگە من بێم خزمەت بکەم سەری خۆشم کە دەزانن من خزمەت دەکەم بەڕاستی پشتیوانیشم هەیە هەم لە حیزبەکەی خۆم هەم لە حکومەت ئەوەی پێمان کراوی کردیتمان بەڵام بەداخەوە سەردەمی من کە لێرە بەڕاستی لە ڕووی مادی لە ڕووی دارایی حکومەتی هەرێم وەزی زۆر خراپە لە کۆمەڵێک قەیران و ئەوانەدایە بەڵام من شەو ڕۆژ لەگەڵیاندا بە هەمووشیانم وتێت تاک بە تاچی خەڵکی ئەم سنوورە لە هەر شوێنێک شتێک بە من بێت بە من بکرێتن گشتی بە یاخود تایبەت بێتن وازیبی سەرشانمە ئەرچی من لێرە خزمەتکردنی هاوڵاتیانە بەڕاستی کە لە شوێنێک بەرپرسیار بووی ئەرکە نابێت لە بەرپرسیارەتی ڕابکەیت من لێرە بەرامبەر کەناڵە بەڕێزەکەی ئێوە من داوای لێبوردن لە خەڵکی سنوورەکە لە تاک بە تاچیان دەکەم وەکو حکوومەت ئەگەر لە ڕووی خزمەت گوزاری گلەیان هەبێ ئەگەر لە ڕووی هەر بابەتێک گلیان هەبێت بەڕاستی داوای لێبوردن دەکەم حەقی خۆیانە بەڵام ئیشاڵە بۆیان خەرەبوو دەکرێتەوە هەموو شتێک بەڵی ئەوانە بێت دەگەڕێم وڵات کاک مەلاندرێن تۆ هەم چالاگوانی هەم کەسوکاری شەیدی لەو ڕۆژە تراژیدەدا چیت هەیە لەناو ئەو هەموو خەم و معانات و ئەوانە دەبێت چی بکرێت بۆی ئەمە جارێکی دیکە ئەبدێتێک بێ نوێکردنەوەیەک بێ بۆ ئاوردانەوەیەک لە بالیسان و شێخۆسان و دەوروبەری بەنای خۆی بەخشندەی میهرەبان دەستخۆشی لە ئێوەی بەڕێز و ئەو میوانە بەڕێزانە هەمولایەک بەخێر بێن لە بۆ هەموو خزمەت گوزاریەکان دەستخۆش کە شاخوانیش باسی کرد من وەکو تاقانەیەکی ئەنفال و بەرکەوتویەکی سەرچیمیاوی کە لەو ڕۆژە لە 39 ساڵ بەر لە ئیمڕۆ لە ئێوارەیەکی ئاوا پێش مەغریب بۆ کەوتینە بەر سەرچیمیاوی من ساتەکانم لە یادە بەڕەحمەت بەداکمە گوت بۆنی سەرچیمیایی بۆنی غازی دێ بۆنەکەی زۆر ناخۆش بوو هەموو ئەو یاد و بۆنانەی کە ئەکرێنەوە لە بۆ ئێمە یادی چیمیاباران و 39 ساڵی چیمیابارانی بالیسان و شێخوەسان و منتیقی ئێمە چونکە کاکزاناجیان دۆڵی بالیسان سێ قۆناغی جینۆسایت 5-6-7 لە هەشت قۆناغەکەی لە دۆڵی بالیسانە تەرخان کرایە لە ڕۆژی ئالفەی جەژنی ڕەمەزانێک خەڵکی وەرێ بە ڕۆژی بوو کە قۆناغی 5 دەستی پێکرد لێرەوە دەستی پێکرد بە چیمیاباران بوو کە 36 کەسی شەهید کرد بالیسان و شێخوەسانی یەکەم جار لە مێژوودا سەرچیمیاوی تاقی کرایەوە لە خەتێ دووەم جاری بالیسان لە دۆڵی مەلەکان ئەوانە کۆمەڵێک ئازاری زۆر گەورن من وەکو خۆم لە 5 ساڵی بەتەنها مامەوە لەو چیمیابارانکردنەی بالیسان بوو کە کەسم لە بۆ دەرنەچوو بۆیە من ئەم ڕۆژە بۆ ئێمە کارە سادبارە و ئەزیەتە هیچ ساڵێک نییە من چەندەها جار لە کاتی یادەکە نەگریم بەڵام بۆ من وەکو کەسوکاری ئەو شەهیدانە وەکو خزمەتکارێکی ئەو منتیقەیە ئەبێ یەکەم شت ئەم یادە بکرێتەوە ئەم یادە بەرز ڕابگیرێ و لەلایەنی حکومی لەلایەنی حیزبی لەلایەنی بەرپرسەکان گرنگی بەم یاد و بۆنە بدەن بە شێوەیەکی وا شایستە بێ بەو هەموو قوربانیدانە و بۆ هەموو بەرکەوت و چەکی چیمیاوی کە هەمانە کابینی لەبەر کۆخۆکۆخێ و هەمومان یعنی کم کەس هەیە لە ئێمە ڕۆژانە بە ئازارێکەوە نەکرێتەوە ئێمە بەرکەوتوی سەچی چیمیاییمان هەیە من ئێمە لە بالیسان لەو دۆڵە دوو تاقانی جینۆسایدین من و ئاڵاخان کە لە عایلەکەمان کەسمان نەمابی نەداک نەباب نەخوشک نەبرا منیش کەسم نەما لە 5 ساڵی بەتەنها مامەوە ئاڵاخان ئێستا لە شەقلاوە دانیشێتە ئێستا ناتوانانی قسە لە بۆ کەس بکات لە 3 ژوورە جیهازی وەکو کاکشیمالی دانایە ئەبێ بەردەوام جیهازی ئۆکسجینی لەسەر دەویبی بەڵام وەرە حکوومەتی هەرێم لە 400,000 ئەداتی وەکو من حی بەرکەوتوو گوتی مامەستا مانگ نییە من ملیۆنێکی سەرف نەکەم ڕاستەوە ینی ئەبێ ینی ئەو مام عەبدوڵایە لەگەڵ باب موداکم لە چای ئەو بەری بوون هەموو بەیەکەوە ئێستا قسەی پێ ناکرێت بەڵام وەزارەتی شەهیدان لەم کابینێدا من حەکەی بڕیە ئەخەبێ لێی پرسێت و ئێستا سەیری کە لە شکل و شێوەی دیارە لە بەچی من حەکەت بڕیە ئەبێ ئێمە ئەم یادە بکرێتەوە کە ئەو یادە شەکرێتەوە لە بۆ دوشتی زۆر گرنگ بێ کاکزاناجیان یەکەم بۆ ئەوەی کە ئەم کارە ساتە گەورانە ئەم جینۆسایدەی میلەتی کورد ئەم شیمیابارانکردنە بەڕۆڵەکانی داهاتوو بڵێن بن نێونەتەوەیش بڵێن کاکە ئێمە کارەساتێکی گەورەمان بەسەر هاتیە ئەم حکوومەتە کە ئەوڕۆهاتیتە سەردەسەڵات بە خوێنی ئێمەیە بە خوێنی داکم و بابم و خوشک و برام و ئەم کۆمەڵە شەهیدانی ئێرەنە دووەم شێت کە
یاد ئەکرێتەوە یاد بەس بۆ قسە نییە ئەبێ بۆ وعد و بۆ جێبەجێکردن بێ لەو ڕۆژە بێ بڵێ لەو ڕۆژەدا بێ بۆڵکو هەمیشە بەردەوام بڵێ ئێمە ئێوە هاتن ئەبێ ئەو شەقامە گشتێتانی بێ لێرە لە شەقامی گشتی بالیسا شادەمارێکی ڕئیسی سەرەکی کوردستانە کە لە بۆ ئابووری بەڵام هەتا ئێستا 7 ملیارونی و بودجەکەی بوو هەتا ئێستا تاوا نەکراوە ئەڵێن پارە نییە ئێمە بووینە بەرداشێک لە مابینی زۆنی زەرد و سەوس لەگەڵ ڕێزم کاک شاخەوانجان لە بۆکو مادەی 130 و کەرکۆکەکەمان لێ هاتی لە مابینی حکوومەتی هەرێم لە مابینی زۆنی زەرد و سەوز ئێمە لەسەر زۆنی سەوز ماڵین نەیشارینەوە پێویستە لەسەر یەشێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کردوێتی زیاتر بکە و پێویستیشە لەسەر حکوومەت وەکو وەفاەن لەو یاد و بۆنەدا زۆرترین خزمەت بکە بۆ لە شوێنە 111 میلیارد دینار بودجەی پرۆژەیەک بێ پارە نابڕێ بەڵام هی ئێمە ئەبڕێ لێرە پارە میلیارونیوە بۆ لە شوێنی 36 میلیارونیوە هی ئەوان نابڕێ هی ئێمە ئەبڕێ ئەوە بۆ ئێمە لە هەموو ئەو منتیقەیە بەرکەوتوی چەکی چیمیاوی کە مینحەیان هەبوو 450 کەسمان هەبوو بەڵام 280 کەس مینحەیان بڕا ینی تو خوددا بەو بڕیارە دێتەوە وانێ بەشێکی زۆریان ئاخر هێشتان هەمویان نیانەوە چکە کەسی وامان هەیە بەش زۆریان دێنێ بەڵام زۆری داوتاو نووسراوە شانازیەوە دەست خۆش لەزانام بکەین دەستان خۆش بەڵێ عەفو پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئاورێکی جدی بداتەوە هەر ئەوانی مینحەیان بڕاوە مینحەیان لە بۆ بێت و هەر ئەوەنا ئەو فایلانە کە ئەبینی لەو منتیقەی کەسی وامان هەیە تا ئێستا لیژنەی بۆ نەکرایە هەموو کۆ کردوتەوە ئەوە هەموو لێرە و هەمووی بە ئیمزای دەچێتە وەزارەت بڕیارەکەوە هەر نووسراوێک هەر شخصێک لە ماوەی ڕابردووە نەبووە بورە مامەساژ ئەوەی ئیمزایمی لەسەر نەبێتن و بە پشگیری ئەو لیژنەی کۆمەڵی کە علیوان نەبێتن لە وەزارەت ئەو کەسە ناچێتە لیژنە بەڵام پێشتر بەڕاستی وان نەبووە خەڵک چووە خەڵکی ئێرەنەوە بەڵام ئێستا پاکتاوێکی زۆر باش کراوە بەدڵی خەڵکەکە دەبێت و ڕێژەکەش کە کەم کراوتەوە هەمویان ئیسیفادەی لێ دەکەن خاڵی کۆتایی خزمەتەوە لێور نەکەم سەرماتانە خەجاڵەتم خزمەتکردنی ئەو بەرکەوتوانەمان بەس ئێستا کابینی ئەو بەرکەوتوانە پێویستیان بە چارەسەری بەردەوامە من 2013 دکتۆر گوتی هەر کۆرە ئەبیتەوە و کۆتاییت پێهات لە تاران چارەسەر کراین 2 ساعت و 20 دقیقە لەژێر عملیات بووم هاتوچۆ هەمووشۆی ئێرانمانە کرد ئەو بەرکەوتوانە پێویستیان بە چارەسەرە لە دەرەوەی وڵات ئەخ ناکرێ حکوومەت بە مینحەیەکی ماگانەی 400 هزاری واز لەو ئافرەتەی بینی کە ماگانە پێویستی بە 1 ملیۆنە ئەبێت چارەسەر بکرێ ئەبێت لە نەخۆشخانەکان ڕێگە چارەیان چارەسەریان ئەو ڕێدانەوەیان هەبێ ئەوانە زۆر گرنگە لە بۆ دەستخۆش ئەدی بەخان بەڕێستان چالاکوانن شتان کردو بۆ بە دیکۆمنتکردن بۆ ئەو هاوارە بێتە هاوارێکی گەورە و لە بیر نەکرێەوە وێ ڕای ئەوەی کە هێشتاش بەداخەوە ئەو حاڵەکەیانە سپاسانەکەم بێگومان پرسی ئەنفال و جینۆساید پرسێکە پێویستە سەرجەم پرسەکانی تر تەواو بە دەوری ئەو پرسەدا بکەن لەبەرەوەی پرسی ژیان و مەرگە پرسی سڕینەوەی نەتەوەیەک بووە لە سەرگۆی زەوی ئەو پرسە بەداخەوە ئەڵێم بەرپرسانی حکومی و حزبی هەستیان بە کاریگەری و بە هەستیاری ئەو پرسە نەکردووە وەکو پێویست کە خزمەت بکرێ و بە دیکۆمنت بکرێ ئەڵێم بەداخەوە کورد خاوەن ئەرشیفێکی مێژووی نییە بۆیە لە سۆنگەی هەستکردنمان بۆ بەرپرسیارەتی ئێمە کۆمەڵێک من لە 2023 کە گەڕامەوە بالیسان و کومامۆستایەک کۆمەڵێک نووسەر و ڕۆشنبیری دەڤەرەکە کە لەوانەیە ناوی هەندێکیان لەبیر کەم لە بۆیە ناوی هەمویان ناهێنم بە پێویستمان زانی کە بڵاوکراوەیەک دەرکەین بۆ کۆکردنەوەی بەڵگەکان بۆ ئەوەی ئەو کارە ساتە بە مێژوو بکرێ بە دیکۆمنت بکرێ لە داهاتوو نەوەکانمان پێی بزانن کە چی بەسەر کورد هاتووە هەستان بە دەرکردنی بڵاوکراوە بە ناوی 16 چار هەوڵماندا چاوپێککەوتن لەگەڵ شەهیدە زیندوەکان بکەین بەڕاستی چکە برینداران و بەرکەوتوانی چەکی چیمیاوی ئەمە پێیان دەڵێن شەهیدی زیندوو بۆ ئەوەی لە دەمی ئەوانەوە ڕاستیەکان بزانین لە دەمی ئەوانەوە بزانین چی گوزەراوە چ قەوماوە 16 چارمان دەرکرد کە تا ئێستاش بەردەوام بوویتە گۆڤار دوای ئەو هەوڵماندا ساڵانە لەو یادا یعنی یادێک بی شایستە بەو کارە ساتەبی چاڵاکی شانۆگەری هەروەها سرود و یادەکەمان فراوانتر کرد تەنها دانانی تازەگوڵی نەبی لە سەمەزاری شەهیدان خەڵک زیاتر بەشدارە بوو لەو یادە ساڵانە ئەوەشمان کرد ئەوە بوو شانۆگەریەکمان پێشکەش کرد ڕاستەچینی گۆڕەکان دەنگدانەوەیکی زۆر گەورە بوو بۆیە دەڵم هەر چاڵاچێک هەر جوڵەیەک کاردانەوەی خۆی هەیە بەڵێ ئەو کاتەی سپاسی دادەهێرۆ ئەەکەین کە لە دوای ناردین کە شانۆگەریەکەی بینی توانیمان لە ڕێگەی ئەو چاڵاچیەوە ئەو چاڵاچیە شانۆگەری هوەریەوە چەندین پرۆژەی خزمەتگوزاری بۆ دەبەرەکە بینین لە ڕێی
دادەهێرۆ ئەوە بوو پاسی بۆ دابینکردنی بۆ گواستنەوەی خوێندکاران و کە سوکار چیمیا لێدراوان توانیمان مەزارگەی شەیدانی کونەسی خۆر کە ئەو کاتەی شەیدەکان بەلاگۆڕی نێژرابوون دوو گۆڕی گەورە هەبوو هەر شەیدی خاوەن گۆڕی خۆی نەبوو لێ ڕێگای ئەوە توانیمان مەزارگەکە دروست بکەین شەیدە و ئەو داواکاریان هەتا ئەو داواکاری بەڵێ جێبەجێکرا بڵێ جێبەجێکرا دادەهێرۆ داوامان کرد کە هاوکارمان بی بۆ ئەوی بتوانین ئەو کارە ساتە بە دیکۆمنت بکەین ئەوە بۆ من خۆم داوای فلیمێکم کردگوت فلیمێکی بە دیکۆمنتاری دروست بکەین لە ڕێگای کورساتی ئازیزەوە کە سوپاسیانەکەم بەڵام بەداخەوە ساڵانە ئەو فلیمەکە داوایان لێکەین لێ نادرێتەوە نازانم ئەڵێن دیقەی لاوازە و نازانم ئەو کاتە بە SD کراوە سیستەمەکە HD ناچێتە سەر بەڵێ ئێستا ئەو فلیمەیان ڕەنگە هادیوان بزانن ئەو فلیمە دیکۆدرامیە ئەوەش هەوڵێکی بە دیکۆمنتکردنی ئەو کارە ساتە بوو بۆیە بە پێویستی زانین هەوڵی زیاتر بدرێ بۆ بە دیکۆمنتکردنی ئەو کارە ساتە گەورەیە بتوانین ئەو هەموو لە هەموو پێم وانیە هیچ میلەتێک هێندەی کورد دەوڵەمەند بی لە بابەتی فلیمسازی بۆ ئەو بابەتە ئەو کارە ساتانی کە بەسە میلەتی کورد هاتیە ئەتوانین پێی بەشدار بین لە ئەوە نێودەوڵەتیەکان بەڵێ بۆی دەنجی کورد بگە بۆی دەنجی کورد بگە ئەوەی لەتوانی ئێمە دابی کردومانە ئێمە ئەو کاتی لە ماڵی خۆمان پرۆڤەمانە کرد لەسەر ئەرچی خۆمان تااقوتوانێ ئەوەندە تااقوتوانێمان بوو کردمان بەڵام لێ ڕژداواکارین لە حکوومەتتی هەرێم بە تایبەتی لیژنەیەک هەبی لیژنەیە گەڕانەوەی شکۆ بۆ کەسوکاری چیمیا لێدرا و ئەنفالان بەڕاستی شکۆیان شکاوە تۆ کارێکت هەیە بیبچی لە دەرگای سەدان بەرپرسی حزبی بدەی ئایا دەرگات لی ئەکرێتەوە یاننا ئەوە پێم وایە شکانی شکۆی ئەوانە بۆیە پێویستە لیژنەیەکە بی بتوانیت بە دوواداچوم کە لۆ ئەو کار و ساڵاتیانە بەڵێ و هەروەها هاوکارمان بی بۆ ئەوی بتوانین ئەو کارە ساتە باشتر و جوانتر بە دیکۆمنتی بکەین زۆر باشە مامۆستا کاک عەلی جەنابەت وەکو کۆمەڵەکە چیتان هەیە لە 39 ساڵە وڵی من زۆر ناڕحەتم ڕاستیەکە ینی لە دوای 39 ساڵە من بێن باسیەوە بکەم بەڵام ناچاریە خۆ مادەم مۆزعەکە هەر ئاوای خۆ بێ باسی بکەین ئەگەر نەمە زۆر بەڵێ بێگومان ئێمە دەنگ و ڕەنجیەوە بین نەکەر ئەمڕۆ ئەمە میلاتێکی هێرۆخانە کە بۆ کورساتی جێشتۆ هەموو ڕۆژێ بین لە خزمەتتان بین ئەوەی بە ئەعلامەکرێ بە کورساتەکرێت لە خزمەتتانی فەرموو کاک عەلی سرەتا دەستخۆشی لێکم کاکزانم سپاسیەوەکەم ئێمە لەم ڕۆژە خەمناکە سەری ڕێز و نازش بۆ شەهیدانی ئەم کارە ساتەدانوێنین نەفرەت لەو دوژمنان ناکەین کە دژی گەلی کورد هەموو کات پلانە جێڕن بەڵام بابێنە سەرەوەی کە باسی بڕینی من حەو بریندارەکانەکرێ ئێمە لە سەرەتای ساڵی 2023 لە 4 ینی دوو ڕۆژمان مابوو بۆ یادی 16 لە پڕەوە موچەی بەرکەوتانی چەکی چیمیایی هات مانجی سێ چوونە لە بانقەکان وەریگرن کە چون موچەکانیان ڕاگیرا ئەوە ساڵی 2023 بڵێ هەمان نووسرامە ئەوەی خۆما هاتین لێرە بە ناوی کۆمەڵەکەمان ئاگداریەکمان براو کردەوە بۆ هەموو برینداران سنوورەکەمان بێت جیاوازی بە دۆڵی مەلەکان و تا ئێرە شەمووی وتمان ڕۆژی 16 چاروەکو و هەڵوێستێک بەرامبەر بەو ناحەقی بەرامبەر بە بەرکەوتوانەکرێت کەچی یەک هەفتەشمان مابوو بۆ جێژنی ڕەمەزان هەمومان بە ڕۆژوو بووین ینی کارەساتەکە لەوەی گەورەتر بوو کە بریندارانی شیمیایی ینی چی بۆ ئەوی بە دوای داچون مەرگە سات بۆت باسەکەم ئەومان ئەو بەیانەمان دەرکرد بە ناوی کۆمەڵەکە خۆشببختانە ڕۆژی 16 من بە خۆمەوەم کرا تا لەوانێ ڕەخنەشم لێ گیرا یعنی بازیشمدا زۆر شتیان لەسەرکردن وەکووە گوتم لێ ناگەرم هیچ بەرپرسێکی حزبی حکومی بێت جیاوازی بێنە مەزار شەهیدان لێرە ئەوەشمان جێبەجێ کرد بەس کە سوکاری شەهیدان هاتین لێرە مامۆستا هەندرێن ئەو برادرانە هەمویان شاهیدن کە لێرەکەمان دوای ئەوەی چون لەگە وەزارەت شەهیدان چون هۆکار چییە وەڵا نەعەدالەتی هەیە لەو لیژنەی بەڵام نەعەدالەتی خۆ لەکنەمە نەکرایە نەعەدالەتی کرا خەڵک هەیە کاکزانە لیژنە لۆ بەرکەوتانی چیمیایی کرایە باڕووی تەبینە ئێمەش ئاگامان لێ بووە نەپرسیش بە خەڵک کرات لەوانێت لە هەولێر کەسەکە داخلی لیژنە کرابین هێن حساب نەکرا لە خەڵکی دی بەرام بەرکەوتشمان هەیە لێرە وشێرە لە ژێر ئۆکسسیجین و کاریگەردا موچەکەی برایە بە ناوی ئەوەی چاکسازی بووە پرۆژەیەکیان ڕاگەیان بە ناوی چاکسازی لەو کابینەینەوە ینی چاکسازی لە هەرچی وەزارەت و دامن دەستگا نەمزانی بکرێت تەنانەت لە وەزارەت شەهیدان ینی لەسەر پشتی خوێنی ئەو خەڵکە ڕەشوڕوتە کرا
من لەو چاکسازی نەمدی موسە هیچ بەرپرسەک و مستەشارێک و مەفرەزە خاسەیەک ببڕێ بەڵام دەستیان لە قوتی کە سوکاری شەیدان و بەرکەوتانی شیمیایی بڕی ینی لەوەی کارەساتەکە لەوەی خراپتر بوو ینی ئەوەندەی دیکە بەرکەوتوان و کە سوکاری شەیدان بریندارتر بوون بێئومێتتر بوون ئەوە بوو لەگەر چوینە سەردانی وەزیری کاروبار شەیدانمان کرد لە هەفتەیەک سەردانێکمان کرد لەگەر مەجموعە برادەرەکی لێرە ئەو کاکشیمال ئەو نوێنەری هەموو گوندەکانمان لەگەدا بوو مەلەکان خەتێوەرێ بالیسان شێغۆسان چوین لەگەر جەنابی وەزیر دانیشین هەمان ئەو معاناتەمان باس کرد لەگەرین جەنابی وەزیر گوتی وەڵا بڕیارەکە لە ئەنجومەنی وەزیرانە بڕیارێکی چاکسازیە ئەبی پێداچوونەوە بکرێت گوتن جەنابی وەزیر پێداچوونەوە بکەن ئێمە شمانیحمانە بکرێت بەڵام پێداچوونەوە با بە عەدالەت بکرێت یانە تو پێداچوونەوەیەکەی لۆ برینداری چیمەی بەڵام پرسیشت پێ ناکرێ ینی پرست پێ ناکرێت ئایا بەرکەوتووە من لە لیژنەی پزیشتی بووم کاکزانە ینی وەکو بەڵگەیە کەرێم لە لیژنەی پزیشتیم باڕۆتە بی گوتم جەنابی دکتۆر ئێوە دکتۆرن کەسی بەڕێزن هاتین لە ئێمە دانیشتین لەو لیژنان بەڵام من خەرکەکەی خۆم باشە ناسم ئەم بریندارەکانە ناسم خوا غەدر لە خەڵک مەکەن ینی جوابی دکتۆرەکەی چی بوو بەرامبەر من گوتی من دکتۆرم یانە تو گوتم وڵات جەناب دکتۆری بەس تۆ نازانی داخوا من کە سوکارم بەرکەوتەی من وەزی کووە باوڕیت هەبی لە زیاتەوەی من ڕێژەم موسەکەم 400,000 وەکو بریندارێک یعنی عقوبە درام موسەکەیان بڕێم ڕێژەیان دابزاندم لە 140 لەسەرەوەی گوتی بڕۆ دەرێ پشکنینەکانیشم پێ نەکردن لۆی نەکردم راپۆرتی تارانێ پێ بوو بڵێ راپۆرت تارانێ پێ بوو ینی چەندەها نەخۆشی من ئەو قسە کاکەم ینی ئەوە هەرسوکەوتی ئەو لیژنەی بووە بەرامبەر بە برینداران هیوادارمە و جارە لیژنەکە گەر ئەدرێنەوە لیژنە جارێشتر کاک حاکم دوو لیژنە دروستکراوە لیژنەک لە هەولێر دەبێت لیژنەک لە سلێمانی دەبێت لیژنەکان کرانەوە سەربەست دەبن بستنە کامە لیژنەی ئەوەی کە علیش باسی دەکاتن بەڕاستی من بەشەکەم لەوان حرمەتەن ئینشاڵڵا شتیوان نەبوو نابێ بێڕێزی بەر کامێکیان بکرێ بە حکوومەتی هەرێم دەکرێتن چکە من ڕئیسی وحدەی ئیداریم نوێنەری سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەتم لێرە لە هیچ کەسێک قبول ناکەین ئینشاڵڵا کەسیش حەدیەوەی نە بێڕێزی بۆوانە بکاتن لەبەرەوەی ئەو حکوومەتەوە دەستکەوتەی هەیە لەسەر خوێنی ئەمان و کەسوکاری ئەوانە سەربەرزی ئەوان سەربەرزی ئێمە حکوومەتی هەرێمە ئینشاڵڵا لێرە بە دووە بەدڵی ئەوان دەبێتن ئەوەی ڕۆیشتووە ئینشاڵڵا خێری تێدایە بۆ ئێستا عەفو دەست خۆشگارم بەڵێ کاکزان ئەمە بەستی منەوەی کە باسی لیژنەوەکەم من ینی بە بەڵگەشم ئەو قساناکەم هەتا ینی قسەم لەگەر جەماعەتی نووسنگی کاقوبادیش کرد داوان لێکردم گوتیان بەڵگەت هەیە لەسەرەوەی کە لیژنەکە تەسەڕفیەوە بووە وتم ئەتوانن لەگە بریندارەکان بدوێن ئایا تەسەڕفیان کۆ ئێستا بەشەچیان لێرن بخۆلیان پرسە بزانت ینی لیژنەکە کوو بووە زاری دووەم لیژنیان کردەوە لە زاری دووەم بڵێ بڕیارێک دەرسۆ لە هەمان لە لیژنە لە وەزارەتی تەندروستی بە نووسراویان نردیە لە وەزارەت تەندروستی لۆ بەڕێبەرای تەندروستیەکان تەندروستی هەولێر کە لیژنەی تێڵچوونەوە بکرێت لۆ بریندارانی شیمیایی بڵێ دووبارە لیژنە کرایتەوە ئەو جارێت چوونە خەڵک سوتە لیژنەی لە لیژنەکە لە دەرەوە دکتۆر لە دووری 2 مەتر بە نەخۆشەکەی گوتیە بابەت تو چعی بتە بۆ چیاتێرە من دووبارە چوومەوە لا گوتم دکتۆر گوتم دکتۆر کاکزانە گوتم دکتۆر من میوانی تۆم هاتیمە لای تو ینی کو دەبێەوە ها بەبێ ئەوی بەڕێم مامەڵە لەگەڵ بڕۆی بچیە دەرەوە هیوادارینە وەکو حاکم شاخەوان گوتی چارەسەر بێ بۆی دووبارە نەبێتەوە بێگومان ینی بۆ بدەم ئیسەبارەت بەوەی کە دکتۆرەکان و نوع هەڵسوکەوتیان هەبووە نازانم دکتۆر بە مۆزەف بۆ چی بووە بەڵام من لەگە کە عەلی لەگەڵ کە حاجی سەلامیش لای وەزیری بەڕێز وەزیری سەحەی ئەو مۆزوعەمان باس کردیە و بۆ مۆزوعە چووین ئەویش بەڵێنی داتە سەرۆکی لیژنەکەشی بان کردیە بگۆ هەر شتە چیوا هەبێتن ئیزراعەت دەکەم ئێمەش پاڵپشتانە بین کاک عەلی لەگەڵ حاکم بە کورتی بێ کاتەکەم بەرەو کۆتایە کاک عەلی بەڵێ پەیامەکە بگە فەرموو ئێستا دێمە فەرموو تەواویکە مەبەست دووبارە کاک حاکم باسەکە چوینە لای وەزیری تەندروستی بەڕێز دکتۆر سامان ئەو کە عادسەلامە من لەگەدا بوو دکتۆر وەزیر گوتی لیژنەکە باشە ئەمش گوتم جەنابی وەزیر من یەک پرسیار لە جەنابتەکەم ئێمە ئەمڕۆ هاتینە میوانی توینە ئەتو ئەکرێ لە دەرکا بە من برێکا کە تۆ بڕۆ هیچ حیبت نیە و ئیشت نییە گوتم نابی جوابم دێ کە من میوانم بۆ چاتیمە تم تەسەڕفی لیژنەوە هابووە دومیش کاکزانە لیژنە
ڕێژە چیلۆ بەرکەوتانی شیمیایی دانایە 1970 ینی 1930 من لەوێش فلیان پرسی گوتم جەنابی دکتۆر هەر کەسێک بە پێ راپۆرتی پزیشکی توبی ئەگەر کەسێک 1970 جەستەی لە کارکرد بی ئەوە مردووە وەنیە وتمرە تویایی شستیش مردوو بە حساب چلیش زۆرە کاکزانە چلیش زۆرە چلیش زۆرە ها کە پێترن بەخۆی لە ئێران ئەمە لە ئێرانێ بوون دکتۆری تارانی ئەگۆ ئەبی ئیش لەسەر 15 بکەیلۆی ئەو کەسە نەگاتە ئەو ڕادێکە پەکچکەوی بڵێ ئەوە حل بووە ئەوەی کاک حاکم شاخەوان پێتەرێنستا سپاسەکە مەگەر دوو کەس کە لێرە وەرگرین بەڵێ ئەو برادر هەستە سەر پێ مایکەکەش نزیکە ئەمە لەسەر ئەو نزنەی توبیە قسە یەکەم شت ڕێزم مێلۆ دکتۆرەکانی کوردستان بەس ئەساسیان دکتۆرەکانی کوردستان اختصاصی سەچی کیمیاویان نییە چکە ئەمن بەخۆ سەردانی هیندستانیشم کردێ و 4-5 زارش ئەسمەکەن دکتۆرخانەی تارانی بەرکەوتومە و بابم شەهیدە و داکم شەهیدە و کۆمەڵە شەهیدەشم بێ ئەوە یەکەم کە دکتۆرەکان تەخسیسی ئەو سەچی کیمیاویان نیە ئەوە یەکەم ڕێز و پێزانیم هەیە بە دکتۆرەکان ئەوە لای خۆیان چونکە زۆر کەس هەیە ڕەبۆی هەیە خەرچی ئەو منتیقەش نییە ئەرێکاکە وڵا ئەمن خێرە ئەمن معاشم نەبی کە بەرکەوتومە چویمە مارەوێ ئەوی معاشێبی چویمە مارەوی لۆ ئەمن بەرکەوتومە لێرەمە بەس ئەو کاکابرا کە ئەم چویمە مارە ئەوی معاشی هەبی ئەوە یەکیان دووەمیش ئەمن دکتۆر تاقانەی چیمیا باران هەیە چوی تێوێندەر شەلژنەکە کچەکە بوو ناوی چی بە ئەو ژنەکە تاقانەی شەیدان چوی تێوێندەر بەخۆ چار کەسی و بەرچیمای کەتیا وڵا ئەتو دەرونیت تەواونە ڕاستەکە ئەمە دەروونمانتوانانی لۆ دەروونمانتوانێت کابرا 4 کەسی 5 کەسی لە ماری بڕوا ئەرێ دەرونی تەواو کەسان چیمیا بارانی وێ بکەوی ئەرێ ئەوە ئەخسەساسی مێشتی خۆی تێک تێنەچوە خۆی خەڵدەر چیمیایەکە بخۆی چاکە کاری چییە ئەم ڕێزم هێ لە دکتۆرەکان بەس بابزانن ئیشی چی ئەو چیمیادا خۆ چی کردیا ئەوان نازان بەس ئەمن چونکە سەردانی هیندستان کرد دکتۆری پسپۆریشم دیتە لە بوارەوێت چونکە ئەمن بەتەمای دکتۆری لە خۆنەگەرێمە ڕاست دەوێت دەزانم ئەو کاریگەری ئەو سەچی چیمیایی ڕێژەیەکی زۆر تاسیراتی لەسەر مێشک هەیە و حەسەبیات و هەمووشت بەرزەکاتەوە بێت لەوەی کە قەسەباتی تووشی ئینتیهاباتی سی بێت لەوەی حەساسیا ڕەبۆ هیواداری ئەوە چارەسەرای بەڕێزت ببوورە ئەم نورەدین کاک نورەدین دەست خۆش بێ پەیامەکەت بە ڕوونی گەیاند بەناوی ئەو برادرانەی دیکەش زۆر سەرمایە ئەو برادر مایکێ دە برادرش با قسەی بکە بۆی سەرماتان نەبێت لەوە زیاتر بۆ بزانام کۆی گشتی پەیامەکە گەیشتووە فەرموو بەناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتنتانەکەین من سوپاستانەکەم ئەمە یەکێکین لە بنەماڵەکەی کە 13 کەس بوون لە مارە خۆکی چیمیایی لێداین ئێستا لە 13 کەسان 2 کەسان ئەو من حیلو هاتەوە براکەمە لێرانە حەبیوێ حەبیئی تێکچوونی ئەگەڵ حەبەی نەخوا هەموو خەرکەکەی و منتیقی زان دەبی لە چای بینی هەر هەمووشمان وێنێ ئێستا داکەم زاکری داکەم زاکری تێکچۆ بەخوا لە بەهاندێنە مینایرانە کەس نزانی بە خۆت ساری لە بەروی تێکچوە ڕێژەکە چەندە وەڵاهی جار چەند دەلۆدا نابم ئێستاش نزامی ئەو جارە چەندیاندانەیە بەڕاستی حاکم لەوانە کە خوشکەکانم 2 سوکایەتیان پێکرا بەڕاستی لەو لیژنێ ئەمە هەموو شەزانە 2 خوشکم دووبارە نابێتەوە لە وەزیری تەندروستی ئێستاش خاڵێک کەشیە باشە لۆ خەرچی ئەو منتیقەی پارتە زەویەکی لە هەولێری پێنادرێ کە لێرانە چناکە ئەدیۆش خزمەت گوزاری نیە حاقی با بۆ نەوەیانە بە تاقی کرد بە پارتە زەویان دابینێ بەڕاستی ئەنی خەترێکی زۆر نێک هەر معاش بێ وڵی کاکە بە ئەگە هەم عاش معاشەکە نەدن بەس هەزاران فەرمان بەر لێرە هەیە وڵا قسەت نەکرد وەڵا ببوورە کاتەکە بەرەو کۆتاییە کانیش لێرن دەگەنیش لەوەی خۆش بوو ئەگەر بەگوشتی بێ سوپاسانە بەڵا هاوڕێجان بۆی ئەوان قسە بکەن چکە جەناب قسەت کرد بۆی خەتی چێ بوو فەرموو بە کورتی لە ڕوانگەی سەرەتا بەخێراتدان هاتن تا لەوێرە نیشانە دڵسۆزیە لەو خەڵکەکە خزمەتی لۆ ژینگەکەش ئەوان هەم لە ڕوانگە معانات خۆ لە خۆی بەزان بەرکەوتنی بەزەوان هەموو دۆست و خزمێ بنن بەڵام لە ڕوانگەی ژینگە چکە و ڕووهاوکاتە لەگە ڕۆژ ژینگەش بە ئەوش باسکەین حکوومەتی هەرێم 2008 ئەو ڕۆژە کردە ڕۆژ ژینگەی کوردستان لەو ڕۆژەدا حەقوایە حکوومەت ئێتیمان بە ژینگەشدا لاەنە ئەوەکان هەموو ڕاستە خۆکە باسانکە کاریگەریەکان بەڵام کاریگەرە ناڕاستە خۆکانی لەسەر هەوا خاک زیندەوەران ئاو جانەبەران هەیە بۆیە داوا ئەکەی لە حکوومەت هەرێمی کوردستان لیژنەیەشی نێودەوڵەتی جدی بێنێتە ئەو شوێنە بۆی لێکۆڵینەوە سەر
خەڵکەکەی و لەسەر ژینگەکەی بکات و دەرەنجە ئەمکانی بخاتەوە سارسەرەکانی بدۆزێتەوە بۆی بە چیتر خەڵک نەبێتە قوربانی چتر لە ژینگەکەمان بازی ئەم بێخەمیە خۆش ئەگەر یەک کەسی کە قسە بکات بزانین چ بەڕێزێک بەڵێ یەک کەس بێت وڵا ئەوە زەناوت بە نوێنەراتی قسەت کرد لەگەڵ مامۆستا سەرمایانە ببوورە فەرموو کەناڵەکەدانەکەزانە من وەکو بریندارێکی شیمیاوی گوندی مەلەکان کە باوم شەیدە و دوو برام شەید ئەو مایکەکەی دەنگت ناگە ئێستا بڵێ کە خاوەنی 12 شەهیدم لە بنەماڵەکەی خۆمان ڕۆحیان شاد بێ ئەو بریندارانەی سەرچی شیمیاوی یەکەم داواکاریمان ئەوەیە ئەوەنەی ئەو منحیان لێ بڕا منحەکەیان بۆ بگەڕێتەوە دووەمیش بنکێژی تەندروستی بکرێتەوە لە دۆڵی خۆشناوەتی لێرە بە تایبەتی بۆ ئەو بەرکەوتانەی سەرچی شیمیاوی دووەمیش ئەو بەرکەوتانەی ئەو عاشەیان بۆ بگەڕێتەوە و دەستان خۆش و سپاسانەکەین بۆ خێرات کاک علی ئەگەر زۆر بە کورتی بێ سپاس دەکەم دواسەرنجی خۆتم پێ بڵێ ئەم سەرمایە ئەم کاتی بەرنامەکەشم هەر ئەوەندەی بزان پەیامەکە بوو بە پاکێتێک و زۆر بە کورتی بێ پەرلەمانی عێراق بڵێ کە کاقباداتە بالیستانی بزان هەژدەی یانزە بڵێ لێرە من هەمان ئەو یاداشتمدا دەستی کاقوبادی لەگەرشی دانیشتین بڵێ هەمان ڕێژەیە و بەرکەوتوانێک کە ڕێژیان سفرە و کەم لە خوارچلا ئەوانش کە سفریان هینیان هەموواندا دەستی خۆشببختانە دوای سێ ڕۆژ لە نووسنگەکەی پەیوەندیان پێوەکردم شکم بەخۆ قسەم لە گوتم کاقوبات بە هاوشێوەی هەڵەبجەی بی عنی ئەمە هەموو بریندارین پێکەوە لۆ ئەوان نەبرای ئیمە برای بەس هۆ کارەکە ئیدارە بوو کەمە نزیکی لێرە ئەوان لە هەڵەبجەی دام و دەستگا خۆبوون دوای سێ ڕۆژ پەیوەندیان پێوەکردم کە کرایە دوای کتابەکەی چۆتە وەزارەت شەیدان لە ڕێی بەڕێبەتی بەشی خزمەتگوزاری لە وەزارەت شەیدان بەڕێزکە ئەحمەدی مام ڕەسوول خۆشببختانە ئەوان ڕێژەکانیان لە 5 حساب کردیە هەتا ئینشاڵڵا هەموو ئەوانە بە حەق خۆیان دەگەنەوە سپاس دەکەم ئەدی بە خاندوا سەرنجی خۆتم بە کورت پێ بڵێ هیوادارین لیژنەیەک پێک بێ لە وەزارەتی ڕۆشنبیری بی لە وەزارەتی شەیدانبی بۆ کۆکردنەوەی سەرجەم بەڵگە و داتاکانی ئەو دەبەرەوە بە دیکۆمنتکردن بە شێوەیەکی زانستیانە لەوەی بتوانین لە داهاتوودا نەوەکانمان بتوانن لێکۆڵینەوە لە وڵاتان دکتۆرا و ماسەرنامە لە بوارانە دێتەوە بۆی بتوانن ئەرشیفێک هەبێ بەڵگەیەک هەبێ دیکۆمنتێک هەبێ وەکو میلەتانی تر مامۆستامەلاندرێن وەڵام من وەکو تاقانەیەک وەکو بەرکەوتەیەک لێرە ڕوو لە دەسەڵاتدارانی کوردستانەکەم ئەگەر ئێوە برایەتی بکەن ئێوە دادپەروەری بکەن ئێوە خزمەتی میلەت بکەن ئەو کاتێ ئێمە ئاسوودەین هەستەکەین خوێنی شەهیدانمان شوێنی خۆی گرتیە بەڵام ئەگەر ئەوان دژایەتی و خزمەت نەکردن و ئەوەی کە ئێستا هەیە بیکەن بڕاستی ئێمە هەستەکەین ڕۆژانە برینەکانمان نوێ بنەوە لە بۆ خۆشمان لە بۆ بەرکەوتوانی چیمیاوی کە ئەمە هەمومان خزم و کەسی یەکدین هیوادارم یەکگر بین پشتی یەکتر بگرین زۆرترین من حەوم و چە و خزمەت گوزاری لە بۆ منتیقەمان بینین واز لە دژایەتی و لە شکایەتکردن لە یەکتر و لەو فلان و فشار بینین چونکە ئەوەی بکرێت لە بۆ منتیقەی ئەگەر دینارێک بێتە ئەو دۆڵی بالیسان و خۆشناوەتی هەر بە قاسان لە بۆ ئێمە حساب ئێمە هەمومان برا و خۆشەویستیەک بێگومان حاکم شاخوان دواسەرن زاگەر چانسیەوەتانیان بەختیەوەتان هەیە حاکم شاخوان گەنجێکی چالاک و وجدان زیندووە دڵنیابن ئەوە بەشێک لەو کێشانە چارەسەر بەوەی ئەو کاکە گوتی حەقە لیژنەیەکی لێکۆڵینەوە لە دوای ئەو هەموو ساڵش بێ هەر بێت ئەوە و بەشی من حەکە چارەسەر بووە ئەوە بنکە تەندروستەکەش بەڕاستی ینی پێشنیازێکی زۆر معقولە بەڵکو بتوان لەگەلانە پەیوەنددارەکان حاکمەگەر دواسەرنجی خۆتمان پێ بڵێم سپاس لە کۆتایی ڕایسپاس بۆ جەنابتان و ستافەکەت کەناڵە بەڕێزە و دەستخۆشی لەو خزمانە دەکەم کە لێرە ئامادە بوون و بەڕاستی بۆ سەرمایە و هەمووشیان نەخۆشن بێگومان من ئەوەندە پێیانەڵێم بەڕاستی من بەکردەوە ئەی سەلمێنم کە خزمەتکاریانم واجبی سەرشانیشمە خزمەتکاریان بم لە هەر شوێنە کە پێویست بە من بکاتن منەتی تێدانی واجبی سەرشانمە ئامادە بم و بە دوایاندا بچم جگە لە خزمەت گوزاری عامەکە کەەوە ئەرچی ئی هەمومانە بەڵام باریسان بۆ پێزروفێش تایبەتی هەیە یەکەم شوێنە لە خۆر هەڵاتی ناوەڕاست و یەکەم جاریژە حکومەتی خۆت بە چەکی قەدەغە کراو لێت بداتەوە سەرڕای کیمیا بارانکردن ئەوانەی نەژمردون بەڕاستی ئەنفال کراون یعنی ئێستا 72 کەس بێ سەر و شوێنە جگە لەو 270 کەسەی کە شەهید بووە من بەڕاستی لە بەردەم کەناڵە بەڕێزەکەی ئێوە کە پێیانەڵێم ئەوەی دوای ڕوخانی حکوومەتی بەحس و دروستبوونی حکوومەتی کوردی کە ئەوان داوایان نەکرد بەڕاستی لەو سەفەری هاتین جەناوی کاقوبات نەتیجەکەی دەرکەوت و بەدڵی ئەوان بووە یەک
ڕێژەکە لە سەدا چل کەم کراوتەوە وەکو جەنابتان باستان کرد کابرا 1970 هەبێ بە مردو حساب و بەڵکو لایەنێ بڵێ مردووە ئەوە ڕێژەکە دوو کە گلەیەکی زۆر هەبووە لە لیژنەکان و لە بەڕاستی ئیدارەی پێشخۆم و لە حکوومەتی هەرێمیش خەڵکێکی زۆر نامستەحق لەنا ئەو بەرکەوتانەدا بووە ناکرێت کابرایەک کە لەسەر کوردایەتی بەرکەوتە بۆ یەکێکی کە دژی کوردایەتی وەکو یەکسن من حەکە وەربگرن خۆشبەختانەوەش پاکتاوی کراوە بەڵدی ئەوان دەبێت ئیشاڵ لە ڕووی خزمەت گوزاریش ئەوەی پێمان بکرێ دەیکەین و واجبە ئیشاڵە تەمەند درێژیان بۆ خوازم ئیشاڵڵا سپاس بۆ بەڕێز شاخەوان سکدانی بەڕێوەری ناحەی بالیستان سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلا هەندرێن تاقانەی ئەنفال سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەدیبە سپاس بۆ بەڕێز کاک عەلی زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز ئێمە خزمەتکاری ئێوەی داوای بردنتان لەکەین بۆ سەرمایان ڕامانگرتن بە هیوای ئەوەن پەیامەکە بگە و بەڵێنتان پێ دەین وەک دەستگای میدیای کورسات هەمیشە چاو و دەنگ و ڕەنجی ئێوە ئەبینەوەی پێمان بکرێ لە خزمەتتانە بین دووبارە بە گەورەی خۆتان بمان بورن هەموو لایەکتان سەلامەت بن ئینشاڵڵا ئەوەش ئەخیر بەرنامە نابێ و مامۆستا ئیسماعیلیش لێرە هەمیشە لە خزمەتتانە بێ و ماچی کورسات دەنگ و ڕەنجی ئێوە بێ بۆ گەیانی پەیامەکانتان بینەرانی خۆشەویست ئینشاءڵڵا بێگومان بینەرانی خۆشەویست بەڕاستی پێمان ناخۆشە لە دوای 39 ساڵ باسی بەشێک لە معاناتەکان بکەین بەڵام وەکۆی کێشەکان هەیە بە هیوایەوەن کە چارە سەر بکرێ و ئاوڕێکیش لە بالیسان و شێخوەسان و دۆڵی خۆشناوەتی بدرێتەوە لێرە لەگەڵ هاوکارانم و بەرنامە تایبەتەمان پێشکەشکردن ئێوە شەمو لاکتە ئامانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ